بێت. هەروەها ڕای دەگەینین کە ئەو لایەنە سیاسیانەی دیکەی پەرلەمانی کوردستان ئەوەندە خۆسەپێن مامەڵایان کردووە، بۆیە دووبارە جەخ لەسەرەوە دەکەینەوە کە ئەم یاسایە هەندێکی نیشتیمانی هەیە و هەوڵی هەموارکردنەوەیشی لە کاتێکدا کە لیژنەی دەستوری پەرلەمانی لیژنەی دەستوری کاروبارەکانیان بەباشی دەڕۆن. پێشکەشکردنی پرۆژەی ئەو چەشنە کە ئەرکی سەرەکی ئەم لیژنە دەستوریەیە بێبەهاکردنی ئەو لیژنەیەیە. بۆیە بۆ ڕای گشتی چەند خاڵێک دەخەینەڕۆ. یەکەم، دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمان پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بوو، چونکە بە گوێرەی مادەی 54 یەکەم برگەی چوارەم دەبوایە ئەوەی پاشەوەی سەرۆکاتی کردنەوەی دانیشتەکە ڕادەگەینێت ناوی ئەندامە ئامادەنەبووەکان بخوێنرێتەوە، اینجا ناوی ئەوانەی کە بەبێ پاسا و ئامادە نەبوون. دواتر پوختەیەک لە کۆنووسی دانیشتنی پێشوو بخوێنرێتەوە و دوایەوە بچنە سەر بەرنامەی کار. بەڵام ئەمە لە دانیشتەکەی ئەمڕۆ وجودی نەبوو. سەرۆکاتی پەرلەمان خەرقی ئەو مادەیە کرد و بەر لەو ڕێکارانە دەستیان بە بەرنامەی کار کرد. دووەم، ئەوەی جێگەی نیگارانیمانە بەڕێز سەرۆکی پەرلەمان بێلایەنی خۆی لەدەستدا و نەیتوانی لە ئاستی گەورەی دامەزراوەی پەرلەمان مامەڵە لەگەڵ بابەتەکە بکات و کەوتە ژێر کاریگەری ململانەی حزبی لە پەرلەمان نەقشەی بۆ دانراوە. سێهەم، ئەوەی ئەمڕۆ ڕۆیدا سەرەتایەکە بوو تێکچوونی ئەو تەوافقە سیاسیەی کە حکوومەت و پەرلەمانی کوردستان لەسەری پێکهاتووە و بە سەرەتایەکی باش نازانین و بەرپرسیارەتێکەشی دەخەینە ستووی ئەو لایەنانەی کە هۆکاری ئەم دۆخان. چوارەم، بە هەموو لایەکی ڕادەگەینین کە ئەو بابەتە سازان و تەوافقی دەوێت و تاکە ڕێگای مامەلە لەگەڵ بابەتێکی گرنگی ئەوها سازانی نیشتیمانی و دوور لە مزایدەی حزبیە. پێنجەم، ئێمە ڕۆڵی هەموو ئەو لایەنانە بەرز دەنرخێنین کە بڕوایم بە سازانی نیشتیمانی هەیە و ئامادە نەبوون بەشداری لەو جوورە دانیشتنە بکەن. شەشەم، هەر لێرەشەوە خەڵکی کوردستان و جەماوەری پارتی دیموکراتی کوردستان دڵنیا دەکەینەوە کە بەبێ سازان هیچ کەس و لایەنێک ناتوانێت تاک لایەنانە بڕیار لەسەر پرسێکی گرنگی وا بدات. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان 23/6/2015. زۆر سوپاس.